یەکەممان هونەرمەند نارین فەقێ خانمە هونەرمەند نارین فەقێکە خانمە هونەرمەندێکی ڕۆژاوای کوردستانە پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردوتەوە لەم پەیامە ڤیدیۆیە پیرۆزبایی سەری ساڵی زاینی لە هەموو گوێگران و هەوادارانی خۆی دەکات و لە هەمان کاتدا پیرۆزبایی یادی دامەزراندن یان 26 ساڵ یادی دامەزراندنی دەستگای میدیای کورسات دەکات. هەر لە پەیامە ڤیدیۆیەکەیە باس لە نوێترین کار و پرۆژەکانی خۆیەکات و نوێترین بەرهەمەکانی خۆی لەم پەیامە ڤیدیۆیەوە باسەکات. فەرمونون بە پێکەوە بینەری. سلااو ڕێز ji بۆی هەموو بینەرن مەیەن هێژایە قەنالا کوردسات بە هەلکەفتە ساڵان و لەگەلێ خۆیە کورد پیرۆز دکەم لە سەرانسەری هەمی کوردستانê و cîhanê ji dil hêvîdarim salan û bibe sala azadiyê, sala aştiyê, sala yeketiyê gelê me yê Kurd û her wisa bi helkefta yadî 26 salemîn قەنالا مەیا هێژا و خۆشەویست کوردسات جوانترین پیرۆزباهی ئاراستەی قەنالا کوردسات و هەموو کارمەندە نوێ دکەم. کوردسات بڕاستی هەرتم پەشنگ بوویە هەرتم خدمەتێکی گەلێکی بەهێز و بێ بەرامبەر بۆی هونەرمەندێن هەر چار پارچەی کوردستانê kiriye û her wisa di buarê çand, film, edebiyat rolekî gelek giring hebûye. حەز دکەم وەیەکێژی ji we re ragihînim wekû plan di sala 2026 de min du berhemên sîngil amade kiriye û her wisa dêvan her du berheman wekû klîp jî belav bikim. Berhemên gelek ciwanin ji bo xidmeta gelê xwe xidmeta hunera Kurdî û ji dil hêvîdarim dubare ev sala nû û hemû salên pêşiya me bibe sala xêrê, sala xweşiyê û sala azadiyê gelê me. Silav û rêz û hezkirina min qebûl bike.